تورکیا لە سەردەمی حکومڕانی ئاک پارتی و مەهاپا یا لە سەردەمی ئەردۆغان و باخچەلیە دەتوانین بڵێن استراتیژێکی نەتەوە پەرستانەی ئاینگەراییان هەیە ئەیانەوێ لە ڕێگەی مەزهەبگەرایی ئیسلامیەوە ئامانجە نەتەوە پەرستەکانیان جێبەجێ بکەن بۆ ئەمە یەکێک لەوە ئامانجە سەرەکیانیان لە ناوبردنی گەلی کووردە و دەست بە سەراگرتنی ئەو دەستکەوتانەیە کە هەیەە چ لە باکووری کوردستان چ لە ڕۆژاوای کوردستان چ لە باشووری کوردستان لە چوارچێوەی ئەو سیاسەتە سەیرەکەین تورکیا وەکو هاری لێ هاتووە وەکو حیوانێکی هاری لێ هاتووە پەلاماری هەموو شوێنێگە لەلایەکەوە پەلاماری لیبیایە بۆی دەستکەوتی ئابووری بەدەست بێنێ لەلایەکەوە پەلاماری دەریای ناوەڕاستەیە بۆی دەستکەوتی ئابووری بەدەست بێنێ و دژی قوبرس و دژی یۆنان شەڕەکە و لەم لاشەوە لە ڕووی نەتەوە پەرستیەوە پەلاماری کوردەیە ئەوەی کە هەیە تا ئێستا لە ڕووی سەربازیەوە هێرشی کردووە بەڵام ئیرادەی گەریلا و ئیرادەی هێزەکانی پاراستنی گەل لەو ئاستەدایە کە نەگەڕ ڕادستی هێرشەکانی ئەوان نەبوون و سەریان نەوی نەکردو وەکو بەرپەرچیان داونەتەوە و لە زۆر شوێنیش شکستیان بە هێرشەکانیان هێناوە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئاسایشەوە بینیمان لە ماوەی ڕابردووە لە ساڵی ڕابردووە بە تایبەتی چەندان سەرکردە و کادری پێشکەوتووی بزوتنەوەی ئازادی خوازی کوردیان کردە ئامانج لە ڕێگەی جاسووسەکانیانەوە لە باشووری کوردستان و شەهیدیان کردن لە ئاستی ئابووریەوە بۆ خۆمان نەزانین چی ئەکەن لە ئاسی دیبلۆماسیەوە یعنی یەکێک لە ئامانجەکانی تریان کە لەم ماوەیە بە توانم بڵێم لە ئاسی دیبلۆماسیا بەدەستیان هێنا ئەو ڕێکەوتنەی نێوان حکوومەتی عراق و حکوومەتی هەرێمی کوردستان و بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە لە شنگاڵ کردیان کە لەوێدا هەوڵیاندا ئەو هێزەی کە یێزیدیەکانی پاراست ئەو هێزەی کە لە دوای دەرچوونی داعشەوە تا ئێستا بە شێوەیەکی ڕێک و پێک ئیدارەی شنگاڵ و دەوروبەری داوە هەوڵەدەن ئەو هێزە بکەنە دەرەوە هیچ مافێکی نەدەنێ هەموو مافەکانی لێ بسێنەوە و ئەمەش دژی ئیرادەی خەڵکی شنگاڵە بەڵام لە قازانجی تورکیا و عراق و پارتی دیموکراتی کوردستاندایە بەڵێ ئەوەش بەشێکە یعنی بەداخەوە ئێستا مشکلەکەی ئێمە ئەوەیە خۆی ئەمڕۆ ململانەیەکی گەورە هەیە لە تورکیا ئەو ململانەیە کاریگەری لەسەر ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە ململانەکە ئەوەیە کە ئاک پارتی و مەهاپە ئەیانەوێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو جاران لە سەردەمی عوسمانیەکانە چۆن خۆیان سەرکردەی هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوون ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئەو بارودۆخی ئەو کاتە بۆ بارودۆخی پێش جەنگی جیهانی یەکەم و بارودۆخی 1600ەکان تا جەنگی جیهانی یەکەم بەهێن بکەنەوە بکشێنەوە خۆیان حکومی جیهان بکەن ململانێ تەرەفی دووەم کێیە تەرەفی دووەم فکر و ڕامانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجالانە لەگەڵ ئەو هێزە سیاسی و سەربازیانەی کە پەیڕێ و لەو ڕێبازە ئەکەن ئەوانە یانوێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێتە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی ئازاد هەموو پێگاتە نەتەوەی و ئاینی و مەزهەبەکان و تاک و کولتورە جیاجیاکان وەکو یەک بن ینی سەردانەوێنن بۆ سیاسەتی دەوڵەتی عوسمانی و بۆ تورکەکان لەبەروی ململانێکی گەورە هەیە لە نێوان ئەم دوو حرەکەیە بۆیە ئاک پارتی و هاوپەیمانەکانی هەموو شتێگەکەن لەگەڵ هەموو لایەن و هێزێکە ڕێگەکەون بۆ دژایەتیکردنی ئەو ڕێبازە ئازادی خواز و دیموکرات خوازە کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان تەبەنی کردووە خۆی کورد لە باشووری کوردستان و ئەمڕۆ داگیر کراوە تەنیا ئەوە نییە تۆ سیرکە ئێستا سوپای تورکیا لە چ شوێنێکی کوردستان هەیە لە زۆر شوێنی کوردستان هەیە ئەو دام و دەستگا ئیستیخباراتیەکانی بخۆیان ئاعترافەکەن لە هەولێر و لە سلێمانی و لە دهۆگەوەندەمان هەیە و لە ڕێگەی ئەو ڕاوبۆچوونانەی خۆیانەوە کۆنتۆڵی حیزبە سیاسیەکانیان کردووە حیزبە سیاسیەکان بە گوێرەی ویست و ئێرادەی ئیستیخباراتی وڵاتە ئەقلیمیەکان ئیژەکەن لەبەرەوە یەکگرتن لە بەرنامەی ئەوانانیە بە پێچەوانەوە ئەوان لەگەڵ دوژمنە یەکەگرن یعنی ئێستا لە دەڤەری دهۆک و ئەوانە
ئێمە بینیمانە ینی چەندان پێگەی سەربازی و ئیستیخباراتی دەوڵەتی تورک هەیە بە ڕەزامەندی پارتی دیموکراتی کوردستان بە ڕەزامەندی حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕەزامەندی و حیزبانەی کە لە پێگەێنانی حکوومەتە بەشداریان کردووە و ئەوانەشی کە لە دەرەوەی حکومڕانیدان لە دەرەوەی دەسەڵاتدان ئەوانیش قسە ناکەن معنای ئەوانیش ڕازیە ینی بەداخەوە سیاست لە هەرێمی کوردستانە بەدەست کوردەوە نییە بەدەست دوژمنانی کوردەوەیە یعنی ئەگینا کورد هەر لێرەش ڕێگەکەوت لەسەر زۆر مەسەلە نەکتەنیان لەسەرەوەی کە بەرامبەر بە تورکیای داگیرکەر و شۆڤینی و فاشی بوەستن لەسەر کێشە ڕۆژانەکان لەسەر پەیوەندی لەگەڵ عێراقا لەسەر پەیوەندی لەگەڵ ئێرانە لەسەر پەیوەندی لەگەڵ ئەملاولا هەرێمی کوردستان لە بینی خۆیان ڕێک ناکەون بۆچی ڕێک ناکەون لەبەرەوە سربەخۆنین ئەو سیاسەتەی کە ئەکرێت لە بەرژەوەندی کوردانیە ئەو سیاسەتەی کە ئەکرێت دژی کووردا مشکلەکان چیەکە کە بەرهەم ئێستا خەڵک لە باشووری کوردستان دووچاری کۆمەڵێک کێشە کراوە کێشەی یەکەم چاواشەکردنە ینی ڕاگەیاندن و هەواڵگیری ئەم حیزبە سیاسیانە و هەواڵگیری وڵاتانی تر وایان بردۆتە مێشکی خەڵکەوە کە عەبدوڵڵا ئۆجەلان تیرۆریستە پەکەکە تیرۆریستە هەر کەس لیان نزیک کەوێتەوە وەزعی بەرەو خراپی ئەچێ وەزعی باشووری کوردستانیش تێگەیەن و تا کۆتایی خاڵی دووەم ئەوەیە کە لێرە سیاسەتێکی حیزبایەتیە و کۆمەڵگاش حیزبی کراوە کۆمەلگا کە حیزبی کراوە چیە بوونەتە چەند بەشێکەوە خەڵکەکە هەرێکی عاید بە حیزبێکە ئەو حیزبەت چی بڵێ ئەوانی ژواڵێن بەرژەوەندی نەتەوەیی و مافی مرۆڤ و دیموکراسیەت و ئازادی ئەمانە بەڕاستی زۆر کاڵبوونەتەوە یان زۆر کەمن خاڵی سێم ئەوەیە کۆمەڵی هێزی سیاسی هاتوون ماوەیەک باسیەوەیان کردووە کە ئەمان لە دەسەڵات باشترن بەڵام بۆ خۆی وا دەرنەچووە لەبەرەوەی خەڵک ڕەشبین بووە بەنسبەت ئەو چالاکیانی کە هەواڵانەیکەن لە ئەوروپا لە شوێنەکانی کە شتێکی من بە شتێکی زۆر باشی ئەزانم بەڵام تورکیایەکی فاشی کە نەک تەنها بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ئەوەتە هەموو سیاسیەکان نەخاتە زیندانەوە ینی بەڕاستی هەموو سیاسەکانی خستە زیندانەوە و بەرنامەشی هەیە زیندانی زیاتر دروستکە لە تورکیا و ئەردۆغان بەردەوام داواکە ئەڵێ ئەگەر پەرلەمان حکمی ئەعدام دووبارە بکاتەوە من ئیمزایەکە یعنی بەڕاستی مەسەلەی تورکیا تەنیا شتێک نییە دژی ئەتوانین بڵێ شۆڤێنیە بەڵام لە هەمان کاتە سیاسەتێکی ئیستیعمارانیشی هەیە ئەهوێ ئازەربایجان داگیرکە ناکۆرنۆ قەرەباغ داگیرکە ئەرمینیا لیبیا هەردوو قۆبرۆسەکە یۆنان کوێوانە لەبەرەوە ئێمە باشترین شت ئەوەیە هەڵمەتێکی گشتی ئەوەی بەڕێز ئۆجەلان جز بەشێک بێت لە سیاسەتە گشتیە شۆڤینی و ئیستیعماریەکەی تورکیا دەست پێ بکەین لە هەموو ئاستێکدا ئێستا من ئەوەی کە لە کەناڵەکانی ڕاگەیاندنی عەرەبی و عالەمیەوەی بینم هەموو دنیا دژی تورکیا وەستاوەتەوە ئێمە بێ پشتیوانی لەو سیاسەتە بکەین بە خەباتێکی دیبلۆماسی باش بۆی کارێ بکەین تورکیا واز لەو سیاسەتانەی بێنێ و ئەگەری هەیە لە ئایندا ئەو ناکۆکیانەی لە ناو تورکیا هەیە و ئەو ناکۆکیانەی لە نێوان تورکیا و دەرەوە هەیە تورکیاش وەکو سووریا وەکو عێراقی ڕابردووی بەسەردا بێت خۆی کورد ئەبێ خۆی ئامادە بکات لەوێ ینی کورد ئەبێ ئەو ئامادەکاریانە کە لەلایەن هینەوە لەلایەن هەدەفەوە هەیە بەڕێی من ئامادەکاری باشە ئەتوانرێت سوودی لێوەربگرێ ئەو ئامادەکاریانەی کە لە ڕێگەی گەریلاوە هەیە ئامادەکاری باشە ئیشی باشەکەن هەڵمەتی کەجەکە هەمووی باشە لە ئەوروپا لە تورکیا وەکو گەریلا ئەوانە بەڵام بەنسبەت باشووری کوردستانەوە ئەو ئەشکالاتانە هەیە لەبەری باشووری کوردستان تا ئێستا ینی نەیتوانیوە وەکو پاشەکانی تری کوردستان هەڵسێتە سەر پێ هۆکارەکانی ئەوانن کە من وتم سیاست لێرە بەدەست کوردەوە نیە بەدەست داگیرکەرانەوەیە و ئەو سیاسەتە هەڵانەش کە کەجەکە لە ڕابردووە لە دوای ڕاپەڕینەوە تا ئێستا بەردەوامە لەسەری یەک مۆدێلی سیاسی ینی ئەو حیزبانەی کە لێرەدا ئامەزرێن یابێ مۆڵەتیانە بێ یابێ زەختێکیانە بێ لەسەر دەسەڵات کە احترافیان پێ بکە ئێنە مۆڵەتیانە دەنێ نەزەختیان نەفشاریان هەیە